ایوار باش بینرین هجا خوش تیوی بینرین بادنان صاد بینرین ایوار بادینان خوش حالین جارک آدی همون گشت نفی کدو جوی پیشکش کردن برنامه هوای روزانه ایوار بادینان بینران و کوی نزانم که برنامه روزانه رابطن میوانداری کسانه گیانم بیشین چند کسانه بوده کی گفتگوی بیتکرن چه او گفتگوی یا گریدای بی پروژه و یعنی جا گریدای زانین و زانیارین میوانین مین روزه با بتر خدمت کردن هوای این هجا خوش تیوی ابرو کام رابطن میوانداری هر دو برایزان ماموستای زور برایز هادی دوبانی رهبری کاروبارین ازدیا و زور برایز ماموستا ناصر کرید چالاگوان آنها یا خودی بابت می ابروکا دل سر سال وگرا کار اساتا شنگاری بیتن که افکار اساتا چند تشتکی مازن بود در حق کردین ازدی دهات یکرن چند تشتکی مازن بود در حق کردینی و مروفات دهات یکرن همان دم داده بحثی جین و جیاره و کساکین اوین کوفه گافه آواره بوین و باجر دهو که وانم بیشین سرانسری کردستان جین و جیاره خوب رفت بنده بحثی و کساجی که این اوین کو حاطین دست سر کرن الدست ورق خراواتی رو رسید و ده بحث سال فگر جیکین کو ابرو کد بیتا سال سر در بازبونا و کار اساته ما مستقیم برای سین هر دو گله بخیراتن سر چوا بو ایوارا بادینات زور سپاس ما مستا هادی می جنابته دست بگین تو وقت رهبری کاروبارین ازدیا رهبری کاروبارین ازدیا او چه کاروبارن کوهین بو ازدیات کن الفیری و هماندم دا کنگی افریفه بریا هاتیه دانان کووا کاروبارا پریفه بتن بله سپاس بو بدلیبه الدست که رکب دامن از سری ریز و حرمتی بو تفای قربانیان بکار ساعتی هالکفته بوری نساله که بچمینم دیسان سری ریز و حرمتی بو تفای شهیدین ریک آزادی بچمینم ریبریا کاروبارت ازدیال سال 2007 الپارزگاه دهو که بشیوکی فرمی هاتیه بکرن هر وکو نافجی ریبری اوی گریدای روشا ازدیاش همو آلیاوا آنکو بیجین پیتا دان مزارگه ازدیان نوجنکر نوان قطابی لاوان همو تخوچین جواک ازدیا دیسان هر آریشک آنتشکی گریدای بت ازدیا وکو آسان کاری وکو آلیتا کاری نیوکا خلکی و حکومت هرما کردستانی آنکو ریبری ما هر تشکی گریدای ازدیا و خولت کت خدا نخم خوراوی زورجان کاک ناصر امی جنابته دست بکن کو بیجین هینه دف جنابته کو دو چالاگوانه کی چالاگوان یعنی هر تشتکی کو کبیده ریکی دا بو خدمت کرنا خلکی دهتا انجام دان تایبت او خلکی کو وکی کو فیگافه آواره بوی کارین هوا چالاکین هوا جیانا هوا دگلوی خلکی یا روزانه هین چاواد بینن اف خلکه بیدوی چیه کو بو بیتا کرن چه بو هاتا کرن یان جیم بیجین چیه کو بو نهاته کرن دریجایا سالا که دا حتی فیگافه وکو چالاگوان کو هین کنه گازی بو بیتا کرن ماله بشكل وكي سيدادي دليل بدا من اجي هف خم ياخبو خلكو كسكارت خويا دفرا شنغاري دربرم يفيد كم خميتوان سفك بنو سر خوشيل كسكارت قربانيات كم هيفيكش خودي مازن خوازم اف كچو خورتو جند ما دسته و جروب هوانا دبزودين وقت زوران اف كسكارن خوبا هيفيا ماشي سبارت بسيارات كوان چالاگوان ما چيكريا هر شروجا دسپيك كل او كاراسات شنغاري روداي تريد بارودوخ هرم جنيه گنجای و حکومت هرم جت قیرانک آبوری مازن داجا فالدولن ازدیا وکی خلق دهوکی وکی خلق زاخو آخر همو دورو برد و دولن که خلق آواره بواتی مدست پیکر بچکرنا گروپ آن لیجانا از خو وک چالاگوانک مثل لجنا خو بخش اشاریا دا شولد کر بما کی درش ما دنگ خود گاند دولمند و کمپانی دهوک و خلق خیرخواز دهوک زودترین وقت تهانامه دهاتن چونکو حکومت هرم بخو قیران هبو هنگی حتی کو حکومت هرم شای ویتشتی کنترل کتو ریکو پیک کتو رخرای نیو دولتی ماهات مشا کاری کی باش کن با خوشترکنو ریکو پیک کرنا جارا و خلکی هر بگرش دابین کرنا جی دابین کرنا کلوبلت سرکت خوارنی و خوارنیت مانش چه ضروری جیان مشا حتی ردکی بو خلکی بکن حتی کو پشتنگی شول هاتی رخصتنو کمپ هاتنی درست کردنو جیانا خلکی بچه تنظیم وینو که حکومت هرم بافکاری که رخراوت ات لوکالیت نیو دولتی افکار بچه رکوپه که حتی ردکش خلکی سفکریه تو بیشی ایدی پیت وی هوا نبید و کو چالاگوان کو ناوات خدا کار میکن بله هفته ما رول خوش و حتی نو کجی هم کارت کن و گله که نوید کارت کن سرطان بس خلک ازدی دوروبر دهوگم بتر درجه اداره شولید کرد اما هاریکاری همو خلک دهوکه و دوروبر دهوکه
و خەڵکی شنگارێنگیت قەیرانێکی دەژە ئاکنجیبوونێت کێ دەربژیت کێرەنەژ نوکە و خەڵکی شنگاری بخۆشی توێژەکە گەلەکە باشە گەنجات ناودایە خوددان باوەڕنامێت باش نافدانە ئەو ژنۆکە ملم ملێمەوە کارێکی باشتیان بگرێش مەژی دەرواز بوونە کارێکی باشتر جیتکەن زۆر جان باشە هەوە چەند هەوڵدا و ئەف خەلکی ئەم بێژین چاڵکبانیان هەر با خۆدان باوەڕنامە مامۆستا و حتا دیمای هەر ئەوە بخۆ کار بکەن یعنی هین چەند دەنگی خۆت گەینەوە کار بۆی چەندیتکەن و ئەفە خود نافخودا کار بکەن چونکو هەر خودی ئیسیفادەگەی نەخو دایمەنژی هەکەر مرۆڤ بخۆ کارکەت بەلکو مرۆڤ ئێشە خۆ باشتر زانیتن شارەزایی سەر مرۆڤێن خۆ کەسێن خۆ دەوروبەرێن خۆیدی چەند باشتر بیتن و چەند ئەوە مرۆڤ خۆدا کاری چونکو گەلێک جارە ببوورە ئەی دێتە گوتن دەبیژن ئەم بۆ شولکەن ینی خەڵکێک دەبیژن هەر ئەم بۆ شولکەین ئەو ڕووی نشتینە دوو چت بیش وڵاکیت بێ پشتەوانیا خەلکی باجێرمە تایبەتی و هەموو کوردستانێژی و پێی پشتەوانیا حکومەتە هەرێمی ڕێکخراوە خەلکی هێزدی نەشێت ئیداراوی وەزعی بدات ئەکید بەس ماوەک چالاکوان ئەرکێ خۆ کردبوو ئەو ئەم داخوازێت وێ خەلکێ بگەهێنین و هەکە دەریێژی بدانەمە پێداسێت خەلکێژی بۆ ئەبێت ئەم جیاتە دیم گەینەوەی خەلکێن لەوەک مگوتێتە نوکە شۆڵ هاتیە ڕێخستن کەم پێتین جوادی تا نەچێکین ئیدارێت بۆ هەین و حکومەت ئیدارەت کرد لێت دەورێت چالاکوانەوەکی مەرحەلە ئەوەل فراهەمکردنیان پەیداکردنا شتن سەرەکیان ژیانی بوونەکە کارێکی دیوە چالاکوان تقریبا سروشتێکی سیاسی وەرگرتێک کە داخوازێت ئێزدیات وێ قۆناغێدا چنە هەم گەلێکی گودودبی مەجالە جێڤێژێکی نەمە سیاغەتە هەندێک داخوازیا کردە بۆ تعبیرە جادایزی بکات بۆ وێ قۆناغێ زۆر هەندێهینە سەر مامۆستا هادی جانابێتە بەحسیوی چەندی کرد ساڵە 2007 ئەف ڕێڤەبەریە هاتیەدا مەزراندن کار لەسەر هەوە چەند قورستر لێ هاتیە پشتی ساڵە 2014 ساڵێکی بەری vێگاڤێ کو ئەف ئەم بێژین کۆچبەریە ئاوارە بوون چی بووی ئەف کارە ساتە چی بووی کاری هەوە زەحمەتتر لێ هاتیە کاری هەوە بەرەف کیش قۆناغا ئەم بێژین ڕێکخستنی بەرچووە بتاكيجي روش هاتا جوهرين دسبيك فكرنا الريفبريه اسبات كما تا حدكي وكو هر ريفبريه كدياميري ريخستنا كاريبو بيتدان بمزارات ابو يعني خربا كرنا مجيورو قول بيجت ازديابو كاركي از بيجم حتى حدكي نورمال بو لێ پشتی ئەوەی هێرشا چەکدارن داعش سەردەڤەرا شنگاری و ئەو ژمارێت مەترسیدار و بتر 400,000 ئێزدی ئاوارە بوو بتر 5,000 ئێزدی هاتە ڕەباندن 1,200 ئێزدی هاتە کوشتن 841 ئێزدی هەتانەکەت بێسەروشینن 280 ئێزدی شتێنە و برسا مرینە دەستپێکا بێ کارەساتێک و بەرەفچیای شنگاری بەچوین پرانیاوان شک زارۆک و کال بوون بارێکی گران کەفتە سەر ملێمە وەکو ڕێبەبەری لێ هەرچەند دەشێک سەرڕای ئەو قەیرانە هەی نەبوونا بودجێ نەبوونا هاریکاریەت و بێژین ئاستی پێتیویدا بەردەستێمە وەکو ڕێبەبەری لەورا مەشێک هەوڵ و بزاف بتر خۆردکردن ئەپڕێکا پەیوەندیەتمە گەل ڕێکخراوێن نیودەوڵەتی بانگا خۆمەگەهاندا تەفجیهانێک و هاریکاریەمە بکەن هەندێک تشتێ سەرەکی بۆوان هاتەکردن نەمستەوایەت و محیمە بوو بەلێ ئەو یامە پێچێ بووی ئەمە قاری هاریکاریە بکەن نۆکەشێک ڕێبەبەریامە وەکو ئالیەتەکێ لێ هاتیە و ئەم نۆکە مژولی دوزانی ئەو کەسێ شنگارێ بازای دەستپێکەوە هێرشێ کو بەلگە نامێت خۆ ئێت فەرمی دەستدا بوون ئەم نۆکە وەکو ئالیەتێک ئەم وێ محاولێتکەن وەکو وان بەلگە نامە بۆوان دەربێخین دیسان چاودێریەکێ ڕێکا ئیدارە پارێزگە هاتهۆکێ الوان کەمپا بکەین خۆ نزیکی ئێش و ئازارێت وێ خەڵکێ بکەین پراستیشک مەگەلک تێبینیش هەینە سەروان کەمپا هەکەر دەلی بە هەبێت چ تێبینی نەما مستاوای تێبینیە هەرا سەرەکی جارێ ئەم دەستپێکی وەختی ئەفکاری ساتە چێبووی سەرسەری ئێزدیا ئەس باوەڕکەم ئەم بەحسێ سێ لایەنا بکەین سێ لایەنێک و هاوارەوێ خەڵکی هاتین یا ئێکێ ڕێزگرتن بە حرمەت بە وەکو کەسێکی ئێزدی جارەکێ ڕوولێ برایەت خۆت بسڵمان زەلامێت ئاینێت بسڵمان کوچاوە بانگا خۆگەهان لە خەڵکێ کل هاوارەوان لێ قەومیابن پاریە خۆلگەلوان لێک بەکردین ئەت مزگەفتێت خۆ بە حەواندین ڕاستی جهێ ڕێزگرتنی و تەقدیرامایە و دێمینێتن وەکو خاڵەکە سەربەرز و سەربلند وەکو ئالیەکی نەتەوی ئەپ هاوارە برای خواهاتن ئالێدی پێچێبوونێت کول بەردە سێوان هەین و وەکو ئیدارە پارێزگا هادوهۆکێ ئەمزانین زەختێکی گەلێکی مەزن فشارەکە مەزن کەفتە سەرواندا ئەوانژی گۆڕی هەبوو ناخۆ هاریکاریە خەڵکێکردنش ئالێدی بە ئەو ڕێکخراوێت کۆ دەستپێکی خۆهاوێت نەکاری و هاتینت ناف ئاوارە دەشۆرکردین ئەو شک جێ حرمەتی و تەقدیری بوو لێ ئەس باوەڕ بکەم
کەتوبێ خێزانێکێ پێنج هەتا شش کەسە بن خیڤەتێکێکیت بەربی سەقای گەرم و بەرینەوەکەژی ئەوێ سار کو ئەوە نەنیهایەتە کەتە هەموو تش بۆی خەلکی کرد بەلکو پێتی بێت و ژیانە ڕۆژانەیەکی خەلکیت بەردەوا من دیسان تێبینیە مەهای سەروان وان کەمپە ڕاستیشێک بنگەهێت تەندروستی بتنی لە هەینە دکتۆرێت پسپۆر و شارەزا تایبەژی بۆ ئالێژنا دکتۆرێن دەرونی کێمیە دەرمانە نافان کەمپادا هەکەم بزانین چەندین ئێشێت مەترسیدار نۆکەت نافان کەمپادا هەینە تایبەژی ئێشێت پیستیوێت دەرونی تڤیا هەرچەندە وەکیم بۆ جەنابەتە ئاماژە پێدەی زەختێکی گەلک مەزنە لێ سوپاسی بە ڕێبەبەریا گشتیا ساخلەمیە دەهۆکێ ئەو یاد ئیمکانیەتوان دەبێت یاکری لێ ئەم دەنگی خۆشکل گەل دەنگێوان دانین و بتر پیتەدام ئالیە ساخلەمیە بهێتەکردن زۆر جانە کاک ناسەر مامۆستات بێژیتەن دەستپێکی سەر ئەساسێکی درست نەهاتیاوەکردن چونکو بۆچی گەمپە هاوینە سەردەداتێت زەوەستانە سەردەداتێت زەوەستانێ بن چادرێ ژیان دێگەلەک ئالاواز بیت vê havînê û germ û gorê tabîî dê alawas bît hîn wek û çalakvan بۆچی هەرل دەستپێکێ یان ژی هەوە دەنگی خۆگەهان دەلانێن پەیوەندیدار و هەرل دەستپێکێ هەبوونا چادرێ بەلکوب تشتێکی ماترسیە سەرژیانەوی ئەوێت وێریوە چونگو نەشەرتە چادر سۆت ئاگر بەر بوو هەنگیا ینی نەشەرتە و چادرە بتنێ gelekîndî hîn wekû çalakvan hewer çi kir bû vê çendê ku ser esaseke xelet neyê tavakirin bû yekî ku xeletî berdewam nebî çunku eger esas xelet bû Beş rast beyê dîfrajî rojên dîfrajî wekî ev ka heva salek borî hêşta em bijîn xeletî hey de hem heta dîmayê her xelet bît hewe dengê xwe gihan delanên peywendîdariyan ne والله أجد متفقم قال سيد هاد يعني قالك كي ماسيت أنا هندك قوتهم بلكي بس أو خلتي هي أساسي دستبيكي هوا دستي خدانا سريان هوكار سركي جي فان خلتيا و فان الركات كان بيدا هوكار هبوم تريد وقت خلق أول هاتي حمود قطاب خانة بابو يعني دائرة بابو يعني هيكلا بابو يعني جهة ديني دابو إيش نشكي بحكومة هرم بريادا كو صالة خاندن الهرم كردستان بسروشتي برغب شتو خلال كمترش بیست روزه داف خلک خر خالی کرد و ورکره کمپا کمپ نت حاضر بون ما جبلی یک دو که اصلا کمپ يعني بوت نموذج كينم كامبا بيرسيك حطانو كا صالك بوري بنت چادر هش نصب كينان اخر راس يعني فرينك دارك لدانا تدورني بنت مجرد فاصله كي بركه بندا يعني قال لس لكن مفروض افصل صالك يعني بفتره خاندن بشكل هذا تاجيل كرن چكي ناوش متى صالح خاندن نبا يعني جيب خوگر بنا حتی کم چکی رکوبیم و جاخت ولازاتی خلق ورکریا کمپی هشتا حالت امرجنسی یعنی طواری دو که ناد براگرد پارت جناب پارجیا جنجارا گوتی ما حالت طواری مثلا نزانه چاسی او خلقی که یک سر بریار دا گوتیش قطاب خانه اش در کمن چون صدا هشتی خلقی بلکه قطاب خانه بابو هنون هر نه کمپا کم جنات حاضر بون ادارتن دا کمپا و بری چند ماه کشنو یک لایب موظف با اند دابین کنن یان هندکشنو مدیریت کمپا دانن آلو گرت دهات نکردن عدد هر چند کس هر خیفته که من بلکی سیداش آماجه پیدا لاز بار کم دیف معیارت نتایت قلت الأمم المتحدة بتاعتي UNHCR كو حجم خیفته یه چند دو تشت استیعاب هندک حساب کرد راست أنا الجرد خازیت خالكنا تویتشتك بفجأة فرق بأف خالك نلاجع نازحة يعني باجرك يعني قضايا كي قضايا دي هرت ولات خدا لبینی دریا که خالد بوهات یک رشلای أكيد حتى جاء شيء ملاحظة كي إضافة كم سريت سيدا قالك كامب إدارة كامب وسطت جان كوا سجنة كمازنا يعني آزادية خلقي قالك السنور دار كت هاد نو در كفني وشول كرني وهاد نو شونه سيدا بس برو واجي يعني جادة أبروكات بيجيتن كو أبد واقعا بادا هريكي بيت كنجي بتشيتن زور نورمال يعني نا في شوينينا بلكي جيب يعني أو نا برسك كان بابيتن أو نا برسك هندا أو جاسب كما قاضي بالي هل بتا كامبش كامب فرقة حتى شول كرنا خلقيت كامب هذا يعني ايش كامباس بي مطلع في دماغي كرا كيشا قلت بوتشاف خلق الجر خراش شول كت حموش در في كامبنا بانت في خلق بدي جول شيء ده عندك برسي داخلي كامب ده كين بين خلق بارانينا خلق نبس خوان و خوان وید گلک تشدینا تو محتاجی پاره نینا کشا بطاقه ذکیه وقتی خلک ما داشته و کی کارت حتی اون که کشات ده واسطه تا چکن هندک جا پاره هندک جا ده هندک جاش نگشتی نه هندک جا تو ده پاره ده بوده تا برداریت هندک دانا خلک یتیم اوی بدی کوباب اجبر گرفتن ابونا بلگنامه گلک جا اتحاد محروم کنش و کی کارده و کی کارده ده جه حمود چتی گرت مستقبلا باشد 4 5 هندک عائلتن 5 برای خوشکو برانه سینه 4 6 بدی کوبابن
چو بەڵگەنامەین وەکی سەیدا گوتی بەلکی ئەو ڕێبەریا کاروباری تێزیدا ڕێبەریا کاروباری تێزە لەگەڵ هاریکاری خەڵکێ مەختوف ئەم بژین بکەین کۆ زوو بەڵگەنامە بوانە دەرەسن چونکو عملیاتەکە دوای وێ خەڵکێت بەنەژدەر وێ دازوو مستەمسەکاتوان دەنێ باشە خەڵکیەتین عدد گەلەکە باشە مامۆستا ئەم بژین کاری هەوەیە و هەرچ نەبیتن ئەو ڕێگیریال واستە کاریە بێتەکردن ئەوە کو مامۆستا بژین یعنی کابراکە واستە پارە بدەت بۆ بێتە بە دەرگەیەکی پارەی نەتەشتێ شیوێ بێ بکەڕیتن ئێکیان بژین ڕۆژێکی دەبینتەوە وەیەکی دیفەقیرە بەلکو هەیڤێکی بوونە دەرکەویت یانژی دەیکۆ وا بێتوی یەکەتینە دەستی فێڕێک خراوێدایە هاتینە شەهیدکردن یەن مەریم ڕێوە بەرسەدە تێنادا حتا دیمایە هەنی مەفرۆزە چاپخشینێک سەروێ هەبوو ئەف کەسین ئەvە بسەری هاتی ئەول ئێک بۆڤانە بە هەر ئەسڵان وێرێدا واستە کاری نەبە ینی حتا کە وێریژی واستە کاری هەبیتن بەێ بەڕێز هەر سەبارەت ئەوی بابەتی و گرێدای بەلگەنامێت ئێتفەرمی بۆڤان ئاوارە و دیسا مەختوفە ئەو بۆ ڕێڤەبەریامەیە گشتی شخصێ ڕێڤەبەری گشتی کاک خێری بۆزانی ئەو بوو سەردانە وەزیرە ناوخۆ کرد ئەف ئالیشە گەهاندە بەردەسی جارێ وەکو دەستپێک بریار هاتەدان و ڕەگەسنامە پاسپۆرت بوان کە چوو ژنێش دەستێ داش خلاص مش بەرکو بەرنامەک هەیە نیڤە بەرە حکوومەتە هەرێما کوردستانی حکوومەتە ئەڵمانیا و ئاتاد مەهیکاوێ ساڵی هزار کە چوو ژن نەشوان ببەنە وڵاتی ئەڵمانیاش بۆ چارەسەرکردنی لێ مەدوێتن ئەم جارێ ئەم خۆش شیاسا و قانونە نەدەینە لە هەندێک نابژن پرەنسیبێت سەرەکی هەینە ئەس گەل دەما بۆوان ئێختیماوان ئەوە بێنە دەرێ لێت بێتن تو کابرا شمەرحەلا دەستپێکی دەست پێ بکات ئێک حجەت وەسایە بۆ ڕێت بێت المەحکەمێ ئەو کەسێتێ سەردانامەت بکات ئەم پەسەندەکە دەینە بۆ محکەمێ بچێتن حجەت وەسایە دەربێخت شنوکە دەست پێ بکەتن ناسنامە بارێ شارستانی و دیفدا ڕەگەزنامە عێراقی و دیفدا پاسپۆرتێ هەتانوکە ئەم تقریبان ئەم بووینە ئالیەتەکە بۆ وێ چەندێ دیسان تۆرا جواکی و چەندا شوان بەریش و شنگارێ بێنەوێ دەرێ موچەک وەلگرتن وەختی هاتیم تزانی تشت خۆی سەرەکی لێرێ هێلان یان باب نەهاتیە ئەوێ ناسنامە سەرناوی ئەم نۆکە تەنسیق الگەل چەندین محامی ئەم بژین پارێزەرێت خۆبەخش بۆ وێ چەندێ ئەموان داوا ڕەوانەی دەفوانکەین و ئەم هەوڵ دەین و ئەو موچە بزوەرتە سەرناوی ئێک شوێرە سێتوی یانکی کارێتێتەکردن ینی سەروی بابەتیژی و کارێتێتەکردشار زۆر جان مامۆستا بۆچی حتا vێگاێ درستاهیان بێژین ئەبێن کەفتینە دەستی داعش نەهاتینە ڕزگارکردنیانژی هەوە چ ڕێکل بەردەست هەنە وە ساڵێک بووری ئەف کەسە بێنە ئازادکردن چه پارە بیت هەر ڕێکێکە هەبیتن یعنی یا گرنگ ئەوە و بێنە ئازادکردن هین وەکو ڕێڤەبەری هەوە چ پلان هەنەوە هەوە چاوە خەڵک بێژین قورتال کردە ئازاد کردە دەستپێکێ وێتی ئەم ڕاستیەکە بزانین ئەو کەسێ هاتیە ڕەباندن کچ زارۆک زەلام نەجیهەکی محەدەد دەنە ئاکو بێژین نەجیهەکی محەدەد دەنە دادو بچی وان کەسە ئۆپۆراسیۆنەکە لێشکەری ئالی استخباراتی بێت وان کەسە خلاصکەی یانژی فیدیەکە بدەی چەند کەسە گوتە هەوە مامۆستا ینی دەستپێکە ڕاواندنێت تو نابینی خەلکیت گوتە هەوە ینی تادنە سەر شاشات گوت یانە الجهاد گوت ئەس هەندە کەسە زانم یل فلانجی دوهیل وێری بوون یان ئەڤرول وێری بوون یان ئەزل ناودا هاتە ئەنی خەم ساڵیەک نەبوت وێرە ڕاهاتیەکردن جەنابەتە دەلیڤەرکێ بدەتە من ئەس بۆدا بەرسڤاتە بدەم مەگۆت جیهەکی محەدەت نینە مەگۆت ژمارە گەلەکە ئەف دۆسەیەک و دۆسێ نویسینگەهەکنەوە پارێزگەها دۆکە ئێکل هەولێرجی هەیە هاتیە بەکردن تایبەت بۆ وێ کێسی ئەف نویسینگەها طبیعی هەروەکو کارێوانە ئەسنجە مەشروونەوانێت ئاخبم پسێ قۆناغا ئەوان کەسوە ڕزگارکەن دەستێ چەکدارن داعش ئێک گۆڕی پێزانینێت استخباراتی گۆڕی ئەوە کودگەڕێن جیها تەحدیدکەن ئەو کەسەل کێ دەرە ئەو ئێکێ مرحلە دوێ دەست پێت کەتەن مرحلە دیتنا وەسیتەکی ئەو وەسیتە کە ئەرێ دێت چاوە ئینەتن دێت کیرێڕە ئینەتن دێت چەندێگە ئینەتن مرحلە سێ پێدا چۆنە پێتبێت ئەوەی کەسێک وش دەستێت داعش دێتە خلاصکردن ئەتماوێک و ساڵە نیشمەها دەهدا ئەف دۆسەیە کەفتێت دەستێ طبیعی ئەف نویسینگەشەکەم بێت ئەم ئاماژێ پێ بدەین
و ڕاستەوخۆ چاودێریە سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی ڕێزدار نێچیڤا بارزانی دوو نویسنگەی هەین سەرپەرشتیاوێ خێری بۆزانێت کە ڕێبەری گشتی کاروبارێت ئێزدیا و نویسنگا کردهەوە کە هەیە بەڕێز حسێن کۆرۆ چاودێریایت کەتن دەما کودۆسە کەفتێت دەستێمەدە هەتا ئیرۆ ئەزگەل جەنابێتە ئاخبم 2400 کەس شوان هاتینە ڕزگارکردن ڕێکان نویسنگەی ڕێکان نویسنگەی بەلێ دیسە ئەز ئیشارەتێ خالەکە دی بدەم گەلک شوان کەسا ئێک ئەوان خۆ قۆرتال کردە وەکو دوو وەجبە هاتنە بەردان 170 داعش خۆ ئەو کەسنە ڕزگارکردینە و ڕەوانەی سنووراکردنە گەل دان ئەمەر و خوددان نەساغیت ئێدگران بوون دیسان ئەف ژمارە دی یامای ڕێکا نویسنگەی هاتینە قورتالکردن ئەوستا بەس گەلک خەلک ژیت بێژیتەن مە پارێخۆ تێچ و ژن و زەڵام و دان ئەمر و زار و قورتالکردنێ بێژن ئەم چینە نویسنگەهێ ئەو پارانینە کومبوومە بدەتەوی واسیتی و ئەو واسیتە بشێت مرۆڤێ مە قورتال بکەتن جەناب تێژیت بێژیتەن ڕاستە و خۆ شلای سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی و ئەڤە تێتە پشتەوانیکردن و چافلێکردن هەکە سەرۆکی حکوومەتی پشتەوانی و چافلێ بکەت و نویسنگەهێ پارە نەبیت خەلکی بکڕیت دیدیک و پترش 2500 3324 ئەڤە عەدەدێکی درست و دەقیق ئەو دی چاوە هێنا ڕزگار کرد بەڵێ بەڕێز توزانی وێتی ئەم خۆش ڕاستیەکە دوور نەکەن قەیرانە ئابووری زانن یا چاوانە لێ نویسنگە چێت بێت هەفتەیەکە تا 10 ڕۆژە بێ پارە بێت بەلێ پشتی هەفتەیەکە 10 ڕۆژە پارە بۆ نویسنگە هێتێت مسافة داعش يعني كل هندينا قريت حتى حفتي كودي بارا بوتابيت يعني شيء اللحظة ده دخلكي وەکو بۆ جەنابەتە ینی ئاماژێ پێ بدەم ڕاستە حالاتێت هەین ئەزگەل جەنابەتەمە و ئەژ ئاگادارن سەروان حالاتێت هەین لێ ئەڤێن نویسنگەهەیە سیستەمەکە هەیە ژبەرک و گەلک هەواڵ و برادێت ما ئەسپۆ مختەلە ئەم و گەلەکاژێ 10 ملیۆن گەلەکاژێ دەفتەرێکدایە نەپڕێکان نویسنگەهەیە بە چەنگیت ڕێکت ڕاست و دروست دەنەچێ پارێوانژی چۆیە و کچێکژی نهاتیان ئەف نویسنگەها ئەستەر سیستەمێکی کارتکات دێ پەیوەندیەک ئێتش نەک کەچەکەی کلفلان جهیە دوێتن بێتن پشتی ئەو وەسیت ئەوێ ڕێکێ تارتیبت کەتت ئینەتەن ئەو کەچەتێتە تۆمارکردن نویسنگەی ئێک ئەم تاکیدتکەین ئایا ڕاستە ئەف کچە ئەوە یا هاتیە ڕەواندن یا هاتیە ڕەواندن ئەم تاکیدەکەن ئەرێ ڕاستە لێرەیە ئەوی جی هاتیە دەست نیشانکردن طبیعی هەموو دەراژی نویسنگە هەیە وەکی نابژن چاوێت خۆیت هەن لێرێ سوسیار و پێداچۆنێ پێتکەتن هەکەر هات ئەو هەواڵە ئەو خوشکە ئەو دەیکە یا تۆمارکردی بتنکمە ئۆتۆماتیکیانە ئەزگەل تەمە چێت بتن هەفتەیەکە تا 10 ڕۆژە پارەوە گیرۆ بێت لە هەر پارە دێتەدان زۆر چۆن مامۆستام دەیەوێ پەیوەندی وەرگین بەگەڕینەوە هەلو ئێوار باش ئێوار باش از پیشکی ابرو روزکا گلکا نخوشد تاریخ ملت کرداکو بو اخال کارش نفتا به دشمنی بله مدویر داجی مدویر آماجی پشتکید که هم بله جهاد دیدن کو کارسات شنگاری به جنوساید نهات ناساندن بله لی اگم بله خدای نه تاریخ کردستانه حتی که ما چه جنوساید اتفاصاید گورش بلی حلب چه منه دیدینه جنوساید کلمه شنگاری هم بری حلب چه چشوی کمتر نینه باید برید داخل همین گله کد کن همین حالت خوردن کار با هنده پتر اف خلقی محبینو که آواره بوی ولو آواره بون ما بس بامجه و هر خواب خوب بس با چه شنگار دیر کسینه هاری کار بنگل معانات اتوان هاری کار بنگل هاری کار مادی بن هاری کار معنوی بن هر وصال بریجی از داخل همین کرو کچه نزدیات کم بیگ وقت ایگ دزگل همین گله کرد هم بروی داعش درنده هم بروا دولت داگیر کار راستن زۆر سپاس بدەن مامۆستا ناسەر ئەمرێ وێ پرسیارێ بجەنابێتەکەین ئەڤروکە ساڵێک دەرباز بیت سەر کارەسەتە شنگارێ یعنی یا فەر ئەو بوو یا تەتە چاوەڕێکردنژی چ بوو کو ئەڤروکە چاوێ جیهانی خڕەکێ لەسەر هەرێما کوردستانی بی چنکو کارەسەتە شنگارێ ئەو ئۆکوپار ڕوویدای ئەو کارەسەتە هەندا مەزن بوچی ئەبدورستاهی ئەف کارەساتە ئەف ساڵە نەهاتە ساختکردن و ساڵا ئێکێ یعنی مافرۆدە ساڵا ئێکی بشێوەیەکی گەلێکی مەزن بە گرۆپەکل ڤیجی گرۆپەکل چاکێدی هەزر و بیرێت هەندە کەسەل فێری هەزر و بیرێت هەندە کافێری بوچی هەمی ئێزدی ئێک نەبوون ئەوە
دي چند کارتی کرنیل دنگی هبون و ازدیا کتن الهریم کردستانی نورمال الجواگه که مازنی وکو ازدیا بیرو بو چون ند نزیکه بونو جدایت بیرو بو چون دعوت المرق پرسک وصا مازن انقسام شد راسي تشتكي نيجوانا هلبته جاده ازدی جوکی جاده کردستان یا دابش بسر بیرو بو چون سیاسی و پارتی سیاسی و یان حکومی و شنگار خوجی یا اشروی اسای وشتان سر پریم وشتان داخل کل شنگاری بون اصلا فرمان برین دامو دزگان حکومت عراقنا واجب جدای کهد بیر کرنه دام لما وکنده گنجت ازدی چالاگوانت ازدی مشا خوب گینه کش همو توجه سیاسی ال23 سه ما عندك برس عرض كان بو حكومات هرمي وبو حكومات عراقي وبو همو دنياي كدا خوازت ازدياد في قنا غدا اوانا برسا سركي جينوسايد بو يا دو حمايه دوليه بو پارسناني في دولت ياسيجي آزاد كنا في خلق دست داعش دام سيدة هادي بتر مطلع سر بابت آزاد كنا في خلق دست داعش دا بابت چكي طابعك كم نيجي في فيديو انا نفد بحث كم چونكو جا جاره كشو گرفتش لدوانه تلفزيوني شد بو خلقن وك دز دا بس كاركي باش تتكن بشكل كي گشتي پرسا دوه یا پارسنان في دولتي خلق كي مال كردستان گنجت مت كرد عندك بارتي سياسي حتى انو كب حوله كدن كو پارچه كنا كردستان يان تشتك ديجي برجونديت بلندت گله كرد خواندنك واقع حتى انو كب في پرسي هرنينه بابت جينوسايد رژیم جا داخل حتى انو كبرلمان كردستان يك جوين سرنكي مع المحكمه كل دو كدانه حاكم تداشول كان حمو بلغنام البردستن قالك جي الدنيا اصلا ناسان دي جينوسايد اسيك شلون بربم حكومه عراقيه جلسه خدا مجلس وزراء بريار دا دويف نبوري بنقول اف جينوسايد وحمو تشته غير جينوسايد دبو في خلقي كاين حتى انو كان انجمن وزيران ما نه پارلمان کردستان رونشتن سر نکیه ابو چه یعنی ابو بو چه ود گریته و ما از دم سر کردستانی بله حتی بگه به لوازیه بیا هکا تو دلیل داد از چگیدی ام دم سری بابتیجی اول 23 سوم هنگی گرما شولی بو موضوع تکلو پکل بو کم بونو و گریان آواره و شر و پرساهزا پاراس نشنگاری و صراعه کشر کر کشر نکر شنگاری که برگیری نکر نوکا پشتی بولینا ساله که ما کمتر ساله که 19 هفت دیسا گروپه که گنجاش همو توجه سیاسی بالاخره نبیر چالک وانیان گنجت ازی نه یک بوچون بل یک بوچونن الگور داخوازیت ازدی یک بوچونن خلقی کرد ازدی یک بوچونن دونه که متعارض کم نبون هکر یک بوچون بنی یعنی تو بیشش اشلانی خوی حزبی ترسیانا کو همید گله لا مساله ترسا انتماء واقع حزبی تبت نبت یزاله سرجادی کردستان یا ام بیجین یا مروفایتی یعنی بوچی انتماء دول مکتن کو ازد گل برای خو یک نبه و تشتی بسری هات یعنی نه کو عمل مال خود مرتاحی برای من فلان بوچون از فلان بوچون نه با تشتک واقعی بسری هاتی هنده هزار خلق از بین گلتم تمام السيده و جواب هر دی سال 19 هفت ما جوینه کدی کرد چالک وان زیوان سیدا خوازه مسئله دیجیل زده کردن یعنی تا که انجاز یا مکری کس گوی خونادته سیدی دو تبیشم مش بلیان هر سیت اولیا دو پکینانا لجنه که وکون سر راستیت کفنا شنگاره خلکی کم ترخم کری شنگاره چه قومی خدا عشنا بس هریش شنگاره که هروشی همو سنورت هرما کردستانه کرد حتی گوی رو مخمورجستان اللي خلک سویل نبو قربانی بو چی شنگاره اف خلک خرد دست داما کی کم ترخمی کرد مدوید لجنه بیت پکینان هک خلکی که کم ترخمی که بین سزادان هک جی هوکار چون بو خلکی مرون کن خلکی ما قناعت بین کو و هوکار راستینا هک خلکی جه بر پرسش وش کسنه بوش نه سزادان معقوله ولاتك 23 ساله تتربى بن حطانو که کس نه سزادان نسر پرسید گندری نسر پرسید چطور حطانو که جبجی ترخمی هوا نبوه ما مستعنی که حتی بگاوی دنگی ها وصابل نبوه که هکر از کم ترخمم از نیمه سزادان بله افکار سات ولی امازن حطانو که کسر نهات سزادان و دیاره بوه نری تکل وی ولاتی کس نهات سزادان کچی بکد دیبوی میاد سیده برس حطانو که جنده تلویزیون معین هنده خلقیت این نسر ناوی خلقی ازید آخر هندک پرسا عرض کن تختل بيجاش شالك وانم از القضيه خلقي يزيرون بشنو تو بحث گرفتا کمپک معين كي مدير كامبين وكابي معني اس احتمال بمسار تلفزيون كي ميوان كسك بكي جنابتم وقت پشتوان بو مدير كامبيون كمبك معين هنده كشو گرفت تو عرض كم بس نه پرسا من سركيه اول كجوان قاطعي الكجوان مخيمينينا پرسي خلقي يزدي 6% مدرسه شان كين سركف نامازن مت داينا دوهي جوات الروحانيه ازديا ما گنگشك دورو درش گلوان كر و پسوپاسی و هاد نسر بو چون ما طالبت ما ادگنجت ازی گوتی اویت همو ازیانش نوکه و هر کسک
سەرپرسە ئێزیاب ئاخبت خۆب خوددان ئێزیاب زاند ئێزدی غیرە ئێزدی ئەڤەنە داخوازیێتمە هەر شەش داخوازیت مەکەن پێشکە نەتەدا یا شەشەمە بچەکێ پشتی مە گەنگەشە سەرکی مە بریاردا بینینە دەرێ هەردوو پرسێ دیێت لە نزدەکەم گوتە یەکێ لژنەکە ڤەکۆلینێ بۆچی ئەڤەر شنگارێ چی بوو ئام یادیمە گوت بوو ڤەکردنا دەرگەهەیە ینی پەنابەریە وڵاتت ئەوروپی هەرچی کەسی حەسب بکات ئەوان گوتە شتێکی نەیڕەوە یعنی نۆکەل کوردستان خڕال بەر مەترسیاوی دژمنی هۆڤانە ئەم تنێ داخوازکەیان بچینیان نەچین خەڵکی ئێپێ چێ بتیە چتن دەرگێت دەولەت ئۆروپیژ دەکەین هەرچی شت خۆب گەهینتێ بلافشت ئەمە جواتە ڕۆحانی تەبەنیای فکرێکە بکات کە هجرە جەماعیە بۆی زۆگوتی ئەم ناکەین و حەقیوانەژی و پرسەک ینی بریارەکە جواندا جێ خۆدا یادی سەیدا حتا بەری 1970 بەری بە بەیاننامەک دەرێ خستدی سۆ بەداخەڵ چوو تەلەڤیزیۆنە خۆڵ ماشێتا ژینەوەتە خوار هەرمەل تۆڕە فەیسبووکی و ماگەواندا جێت بلندە دنیای تەشاور گەل چالاکوانیت ئێزدیش دەرەوەی وڵاتی ئەو بەیاننامە دەرێ خستن و ماگەوانە خەڵکی ئێکش پرسێ سەرەکی تێدا بوو گەنجت مەتا نەگرتن سەرا پۆستێکی فەیسبووکیان لایکێکیان ڕێی خۆ دەردبری ئەکۆکە خەڵکی ئێزدیت بارێکی دەرونی و جوفاکیە زەحمەت داد بۆرت توێت دام و دەستگێت ئەمنی فێر بن مڕاعاتە بێ خەڵکی بکەن کابرا وەکێژێ سەرجادی ئەڤروکاتی خۆ پێشاندانی سەیدا هادی خوشکایە دەسێ داعشدا یعنی چیەکە هەندە خەبەر گوتینە هەندێکنا ڕازای دەربرینیان دەنگی خۆ بلند کرد هیتافدا پاڵێکدایەکی دی خۆ دەستگێت ئەمنی مەفروزە پاریکاری بارێ دەرونی خەڵکی بن سۆرچان حەزی هێماغە دەفتە و بێ پرسیاری مامۆستای بەسدا ئەم وێ پەیوەندی وەربگرین ێوار باش بەێ پەیوەندی نەمات گەلمە مامۆستا تو بینی وەکی کوسەیداد بێژدەن یعنی حەقێوی کەسیە ئەوێ مرۆڤێکی وی دەیکاوی خوشک و حتا دیمایە دەستێ داعشدا دەنگی خۆ بلنکەت ئاخفنەکی بێژیتن و ناچێبیت هیچ کەسێک وی بێژینیت یانژی سەر تۆڕە فەیسبووکی ئاخف نەگو دلێ خۆ ڕەحەت کرد کارەسات هەکە بسەری هاتی تو بینی کۆڤیا بیتن ئەو کەسە باخبیت و کەس دەستێ خۆشی بوو درێژ نەکەت و ئەف تشتە چێ وەکو دلێ خۆ ڕەحەت کرد حەقی بیت و هات بیتە سزادان و لێدان و ئیهانەکردن کەمتر خەمیە کێ ئەبە آخر بەڕێزانی ئەس گەل دەمە هەر کەسێک دەربرینێش ناخێ خۆ بکاتش هزر و بۆ چۆنێت خۆ بکاتن تەمامە ئەوە حالەتەکە گەلەکە نۆرمالە بەلێ ئەو ئەس بینم ئەوە نە ئەو بتن و ئەس ینی زێدەگاویە لانێکی بێشینەکی پێشین لانێکم ئەس دێ داخوازکەم تشێمت بێت ئەس دێ گازندێکم ئەس دێ بێژم ساڵێک دەرباز بوو خوشکا من کچا من دەیکا من دەستێ داعش دەیە ئەرێ UN ئەرێ حکومەتە عێراقی ئەرێ حکومەتە هەرێمێ چارەسەری چییە وەزعێوان چ لێ هات ئەرێ بەس توزانی فعل و ڕەت فعل فعل و ڕەت فعل ینی هەکار ئەس باوار بکەم هەکار بڕێکێت نابژن تەندروست نۆرمال بن تشێکی گەلێکی ئاسایی و جێخۆ دێ بلا گازندێ بکات بەس ئەو سنوورە ینی سنوور هەندێک تشێت تو بینی سنوور بازاندینە لەوە هاتیە قوتان یان هاتیە گرتن دەسە بۆ چۆنا من ئەوەیە چێت بتن حالات هەبنجی ئەس ئەمدا نابژن ئاگدار مەکی کاک ناسەر وەکو چالاکبانە کە تۆرێت کۆمەڵایەتی فێسبووکیدا ئەوەیدا لێ ئەس بینم بلانێ گازندێ بکەن بلانێ بۆ چۆن ناخۆ بێژن بلا هزرا خۆ بێژن ئازادن بەلێ شێوەکی تعدە و شکستنە تو نابینی ئەف کارەساتە هەندا مازەنە یعنی بیتن هەندە جارە کەسانژی قالبێ خو دەرکەبیتن یعنی کارەسەتەکە هەندا مازنەوەکی سەیدان ئاسەد بژدن یعنی گەلێک جێدی کردنە ژێر دەستێ داعش بەس ئەوە سەری شنگاری هاتی الواجهانە هاتەکردن تەکید دلێ مشکەستیە بەس ئەس چاو بقارم عەتفاتە سرنجاتە بکێشم بخۆت و پشتەوان بی بۆ داواکاریان ساڵک چوو تو بینی و لانین پەیوەندیدار پشتەوانم بوو وا داخوازیە یا نەداخوازی ئەوە مافە کوب درستاهی بکاری خۆ ڕابووینە هەمی لایەن زانی ئەمە دەستپێکە کارەساتی ڕێڤەبەری ئەمەل بارەکەی ڕێڤەبەری ئەمەل هەمی لایەن مامۆستا نەبەس ڕێڤەبەریەتە ئەزێ بۆ جەنابێتە تەوزیح بکەم بابێ شێخ نونەرێ میرەی جواتە ڕۆحانی مەزنێ چیا شنگارێ ماوێ بژم مانگەکێ دەفمە دەوامکردن بۆ چۆن و ئەوێت خۆ ینی گەشتن هەندێک مقتەرەحاتە و شروطە و مەطالیبێ سەرەکێت ئێزدی خۆزی بە سەروان مابانە ئەزگەل دەمە مەسەڵەن ئەوان داخوازە حیمایە دەولی کرد ئەوان داخوازە هجرە جەماعی کرد ئەوان داخوازە ڕزگارکردنا دەبەرێت خۆ کرد ئەوان داخوازکردن و کەچ و ژنێتوان زووترین وەخت بێنە ڕزگارکردن ینی کۆمەکە داخوازییا بوو سوستی چێبوو
بلا مرۆڤی واقعی بە سستی چێبوو سستی ما ئێزدیاب خۆدە چێبوو ما پێداچۆن بابەتی نەکرد ئەرێ فکرێک بوو ما تەرح کرد و ما پێداچۆن پێ نەکرد یانجی گەهان نەجهی و پێداچۆن سەر نەهاتەکردن ئەس بۆ جەنابەتە بێژم ئەف هزرا یا دەستپێکە کارەساتە شنگاری بوو ینی ئەس دیسا دووبارەت کەمەوە هەر کەسێک نۆرمالە ئازادە برینە دلێویدا ئەوێ زانتن هەتا وێ سعاتێش بازرگانی خوشکاوی دەیکای تێتەکردن بلا دەربرینە بکات بەسنە ئەوە سنوورە بەزینەتندا صبح دوز باي أسي محتاج عاطفة براي خوي بسلمان أسي محتاج عاطفة براي خوي مسيحي ما كو هاري كار بتقال قضية مدى أسنا كم سنورة بازينم يعني أفاد أس بوشون عمنا كسياتية ببابتي زور جانا أمسا ناصر چونا أنا بيجين هكر هاتو خودي كري إن شاء الله شنگار آزاد بو تبيجي دي چه بي كارساتكا مزن أمنا بيجين وكي يا چه بوي كوت روجاكا وكي أفرودا بري صالكي بس تو نبینی دی کارساتکا دی ریدت و چنکو بران ازدی بیجن و تیتا گوتن و تیتا دیتن بالگهی سر هنه فلان کس جیرانه مبو بو اگر افف سری مهات فلان عشیرت دوستت نبون بو اگر افف سری مهات بلکو او باجرندین جنابت اجید بیجید کو ام بیجین کفن دست داعش بس و صاد دوستینی گلیک نبو کو دجمنک بیتن همی تشتیتل ابی حتی یا ابزانیتن تو نبینی هکر هاتو رزگار بود چون که وگاوی همی حوالتی ندان کو شنگار بیت رزگار کردن و هندک هات یا رزگار کردن شی هکر هاتو رزگار بود کو چالاک وانک تو چه دلیلی خلقی داد بینی و آواره تو چه داد بینی تو بینی طول فکر نه تو بینی خوینداری یک آمازن در دیگه بید دیکارساتک چه بیتن و حالتی چه بید و حتی خلق وگریته با بسیاره که جوانه و گله جی خوش داره ما وکی تلپیشکی برنامه اشاره پیدا و هفتی و 4 هندک بجن 5 هندک بین 3 جارا قتل و عام ازدیهات کنن کمال کجا ازدیهات کنن ليش کمال کجا بره تن هندک چیروک و چیوانوک بومد ما نستران سرمیرانی هندک مرخازا خلق خلاص کردی دیوی جاوی دیسا خول ویچار نه ویچارم قبول نکنه و بمینت و مجرد وگریانه ما باشنگاری چو زمانت بهندی نکو 10 سال دیان 15 سال دیان حتی 100 سال دی چه و صارو ندته ما داخوازا پاراسنا نف دولتی اکریم حمایت نف دولتی چارچوب هرما کردستان عراق حمایت نف دولتی چه ودی چی بیت ما مستقر باجرن شو شنگار ماستر و سنور شنگار بن حتی وگاوی دست داعش داب اوکی از تدگم داعش پرسکه بس وکی هر لا محال دچت چون تشتکی غریبه یعنی ظاهره کنه تندرسته الا دش نافچه چیزو چی درنگ داعش نامینت اف نافچه دنیا رزگار کنه خلک یزید 4 رفتار الگل وی خلکی که تزبار که مکر شنگار رزگار و گله خلک در دور شنگار نامین او دست وان پیس کشناوی خلکی هکا ماجی اکید خلک بلکه الهیا پیشمرگی یا حکومت یا خلک نبود حتی دلیهین کت نوکیجی یعنی پرسیت های منوید بحث کم لی ما وکی چالاگمان تزدی کرن چی بید از پشتواسم ده چه بیتم بله نوکی از بیت حسیم خلکک الویر خلکی ما یزید بیش دست الگل داعش هبویان هاری کاری که باجرد کردستان نوکت گرد خلق الدريفت قالت فيتشتي قبول ناكد هاي كي دستك البشتيان هاري كاري تتكرن يان بجن اوي ما ويا نظام شه حتى چندي راس نه نظام لبرسه وبسا جنابته کو ازدی چپ کنده افتش دوباره نبته و مدا خوازه پاراستان دولتی که چارچوب هرما کردستان ده گله هواد من شخصی و کردت بسرمان مثلا بجنگام کردت ازدینا وسطت گن کو اوه هولا که وجود خوازیان ازدی هولدن اف خونا ما بود چکنا دولتا که میانتوی اوجی یک شوان گرزا برکوت و دست درکی الپشت و نظام چه لازم بیش مان همه وگرن با اسای نف دولتی آماجت داون نموذج دنیا گله که نه با پاراستان نف دولتی نه بس کردستانی هیا و ام نه داخوازت که با پارزن شخلکی کرد یا شخلکی عربی یا عراقی هر شکلی لی ام چک صریح میل گله مد اسلامی سر تاپای روش حالاتان آوراستا گرفته و چه زمانت بام هر کو صبح خلکی ما کرد ولی نه تا يعني اك شوان تشتت مديتي كواز جلك الفيوالاتي رجبين بوم او برسا رابرسا كانال الروداو كريكا خلق دستورك علماني يعني ديني دفت راستي جسوك ازدي اس كمينه مزده صادم 5 صادم اصلا مستعدم ولاتك بجيم دستور ديني ليبت از گنج من خواندن خو خرال دوه كبري از زارق بيرامت وقت وانا ديني تا گوتي دركون وانا دينك دي اما امتحانات كن بوم چك خوش بو اس امتحانك كن بلاش بو
ڕۆژ هاتن و چۆن و مەسەر هەلدانا خۆکەم بوونە خوددان حکومەت و مەگوت دەوڵەتە هاوڵاتی بوونێ و شارستانێتی ئاواکەین حکومەتە هەرێمە بریار دەهەچێت بێت دینە خۆ بخێنێت ئۆکێزی دینە خۆت خوێن مەسیحی دینە خۆت خوێنێ باشە دەلێک نەدا پشتی 10 ساڵی دەچلوی تشتی دەرەنجام دەچ بێت ینی هەرێک نۆکەل مەدرسە دینە خۆت خوێن دینە دوستێ بەس توی درستی بەس توی ڕێک و پێکی بەس خودشتەی ڕازیە ما تشتێکی دیت بێت ئەو کەسێ ئەف بریارە دایک و هەر کەس دینە خۆ بخێنێت ینی ئەو دژیوێ پرۆسێ و دژیوێ ئەزمونێ بوو چونکی باش نەدیت پشتی 10 ساڵی 20 ساڵی دێ دەرەنجام شبن فێزیە داخوازە حیمایەتانی دەوڵەتی کریەکەت و دەریێ بنازێ بۆتە ڕۆنکەم حیمایەتانی دەوڵەتی چیە بەلکی خەڵکێکی مەحەتانەکە نەبێن بەحثکەن دەزانم بەس بۆ شێواندنا بابەتی الديف ميثاق الأمم المتحدة لصالات شلو بينج در كفتي المادة 6 ومادة 7 حق حماية الدولتي بو حمو كماية الديني يتنجادية داني والصالات شلو هشتي برسا جينوسايد كده جريمة حرب دولية نا تشتكي نافخوية يعني هكا برسا جينوسايد يعني هولاكم كجيل ولاتك هاتدان او نا برسا بي ولاتي جري دايتنبه مثلا نوكا هولاش نابرنا ازي هاتدان نشأني هريما كردستان بتنا يعني عراق بتنا شأنكي دولية متحدة وجفاتا او لهياني في دولتي جلك آليات دانه بو جارة سركرنا في برسي وقت صالة چولشت بريار دا جينوسايد جريمة حرب دولية دو آليات دانه ديف برگا 6 و 7 یا 6 هكاهاتو اولات جينوسايد دا چه و يهاري كار والجنتين گرتي كا آليات چبت بپارسنا و كمينه هنگي پريكو پيكي ديتا كنن كار او دي شروط دانه دست حكومات محلي بو هنگي دوباره نبن هكا حكومات محلي نه هاري كار بوگت اول شأن مبتنه و اوادي تدخل دركيه ماده حفظ قضيه شارسات كتن و تدخل عسكري كتن و قوات حفظ السلام فرد كتبيله هر چارچوب دولتك معين ده يعني مثلا كيانه کی جدا چناكن خلق تصور كت ازيد طلبه كيانه کی جدا بخود كن ونينه چون نوچت ازي اصلا الجيك جغرافي معين تندن چند جهه كان چند تجمع جغرافيه مازنن فپاراستن ان في دولتي اكش داخوازيت ميام و حست کنم پشتراستنج حکومت هرمی حست کرد تشتگی بکد که دلو درون خلک ازدی آرام کردن بشد وی ولاتی بجید ماجی اول وید هکنه پیچوانه هند حکومت هرمیش منو تباشت زند گنجت ما پلیشان و کچنش در ولاتی من وید ولاتی ما وید جهت ما نوچت مش خلک ما خالی بن فبو آرامیا خلک ما اف مطلبه داخوازی کری و ام حست کن التلفزیون توکیت و یان همو تلویزیون دی مزگرد بین سر حتی چرا دکی اف آلیت اف مکانیزما یا گنجای بو هرما کردستانی پاراستان اف دولتی بو دورن ازدیال چه شنگاری و بو مسیحی و ازدیال دشتان ایناو زور جانه ما مستا تو بینی کو اوا چی بو یبسری شنگاری هاتی تو بینی وقت کی بچید اف دوباره بیده و یعنی نمونه ام دی هشتی و هشتی این ام فعال بسری کرده هاتب دسته رژیم کا فاشستا بعض بو کو ام بجین عربون اف بسری کرده اینای تو بینی اوا ویگاوی هاتی اوا کوب سری شنگاری هاتی سیناریو بود دوباره بو اونش بسری کردین ازدیهات نشرده چند ساله که دیب چند افتشته ریب داده بخب خو داعش وكو ظاهرة كعمر كرتا داعش نامينتن نشانه سيدة هكر ما بفيت افتشتا دوباره نبت يعني كارساتا هفتي سي القرعزير بون كارسات هفتي شارع و داعش راكر هر جارب نافك يشكلك لهم هكتو إنساني آوانك إيش عالميش كيبا إنساني قانعنك تبيجي أفا براتيت في آخدا أفا إنسان وكتا أفا إنساني ما في هي وكتا هكا نيتا پرورده کرن أو إنسانا از بارد كم دورنينا بيجين 10 سال دي دورنينا بيجين 3 سال دي يعني مسلسل كشتنو قركرنا ازديا يعني ديروكاوية تجي الرشا هنت فرمان في سلسلة ازديا هاتين يعني بوچونا من أري بت دوباره بتنو درباز بتنو رقم بقاتا هزار فرمانه هكر شيوكي تندرست تو إنسانك آوانك إيرو براي بسلمان بزانتن ازدي تشيا عبادة تاوي طريقة تاوي روجي نبيجة في خديف هريسة عيني تشت ازديش مسيحي بزانت مسيحي جبركو وكو هر تشتكي هري سركي وكو بيناسك بو كردستاني وكو يعني في تشتيهاتي ناس كرنو في تشتيهاتي جوان كرنو في تشتي كردستاني رقبداكو ولاتي عشتيو بيقرجياني ام بيجين ما اسوكو كسك جاري
نهندي يعني جشبين كجارة كدي شينا بلي ما ترسيها إذا شبت هكر إنسان درستين يتعافاكرن أفاجي واجبه دزجهت بيوندي دارا واجبه حكومة هاري كردستان واجبه وزارة أوقافه كونوكا هرسي أديانا بخوفت قرت إزدي ومسيحي بسلمان واجبه وانا واجبه برايم ملايا واجبه قشة واجبه رجل ديني إزيا واجبه باب شيخة إنساني آفاكر زوجة ما مستعد تبيني أبين شيء بترش حفتي فرمانا إزدي چنکو ام بجین کمینه بوین و چجارا رأی وایا یا درست ساخلن بلکو بدستوانه و یعنی ام کردید بجین ببوره بو و آخفنه بجن وقتی مروف بدست خونه بید دیگه لک تشتب سری مرو بجین تدبینی کو از دی پرسا وایا سرکی بدستوانه بو چون وایا وافیای سر ام بجین لعنی خدا نشی اصابینید لوا افتشتب سری هات که یان بو هندک مرما هاتین بکارینان لوا او پترش هفته فرمانه کو جناب توگه همی از دی بجن پترش هفته دو سه کا حتی چند بسری هاتینه از بجم دسته که فهم غلطه بو ازگن هکر جناب تا آگدار بت اف اتلیکولین و پیداچون سر ازدیا کنو سر ازدیا نویسین بابات از بجم خاله هر لاواس افا بو یکو ازدی عینکی گرتی بویا ریک ندایا کسکی بیانی بیتت ناف دا دابو نریتت وی بزاند ازدی چیه چنینه خلطیه او یان باشیه خلطیه لورا او وکولین وکی عبدالرزاق حسنی قالك توكوي شويه وكوي هزر كريه سر ازديا نبيسيه قالك شاشي سر ازديا نبيسيه البشتي اصبار كمان هكاس نيشاج بم البشتي صاله نوتو ايكي ازديا چکه درگاه وکیلی بو کسد بیانی اگر میجو دوش گلاته تنویساندن اگر از بین میجو خوبن بیسم آن کسی که بیانی بسر میسد او دلیوا ازدیا بوان کسد بیانی وان وکولارا وکیلی بیت ناف ازدیا دا ببینید ازدی چینه آینه وان چیه دابونریتن وان چینه ده فهمه که گهین توی کسی دیش در بی ازدیاتی یعنی درجه اساسی از بینم فهمه غلط بیسر ازدیا دیسان ازدیا وكو مرجعيتها ازديا وكو جفاتا روحاني وكو باب الشيخ تبيا اركيوان قالك مازنا ازان زحمتها وانجي قالك تبيا بتر هونو مانديبون كربانا كو خو كونتاك هذا كرن يعني هتا بشتي 2003 كونتاك ما قالك ضعيف وقال شيعه ما تشكش ازديا ما نزاني يعني تبيا تو اتولاتك دا تعيشي اولاتا شيعيت دا سنيت دا صابئيت دا مسيحيت دا تو بيتي رسالة خوب جهين يوان تو بيتي شويتي بجهي او يعني هكا تو نزاني كسي مقبران بري تا چاوا هزر كتو نزاني صبي چاوا سرداريه قلبكي كاك ناصر هوا وكو چالاقوانيان برادرين ازدين همي افين وكو چالاقوان شيانا خزمتك بو كيشا ازدياب كان شيانا خزمتك بو كارا سادا شنگاري بكن كردي هكا جناوي تبرس اري اكيد كاركي باش كه لرجري جلكن ود بحث رجري وكم حتى انه كجي دام جهت فرميت حكومه هرمه بارت سركن حكومه هرمه كردستان كونتاكت الجلوان چالك وانا چناكت بو درگاجي بو ند وكينه هو كار برسوال دفوان لاز بارت كم چه رجري اللي هاتيا كرن ما مستا ناخنن گهنا دنه تناگهن نابهيسن ما اس هكا اس كادر حزبك معين بميان سيدان وقت حكومته داشت وقت مفروضه في برسيب جهينت از دي فيتشيت خوازن هندك چالك وانت حتى هكا عدد ما بلكي عددي بشمالات كيمين بس ازاين امزاين ونراتيا خلق خر ابد خلق خر حست جاره كدي يفتش دوباره نبت ولی هكا توش انسانك ساده وساكار ببي برسي ميكانيزم چه تا چد و دافتش دوباره نبت بلكي نزان چاو حست دوباره نبت بس جنگيا پاراسنان في دولتي نزان حكومته هرمه حتى افريقيا جذبات كم جناب سروکی هرم الدهو که بو یعنی برنامه جی در هندک برگل برنامه گلک جی خودم هندک جی چشت یعنی نپرسید منه پرسید تکنیکی نگیره دای برای برنامه خلقیت کمپا دا هندی بشیم باش کن سر شام جی حس کن ام قیرانه داره یا حکمت هرم تلگهین خلق مجید بشکش و نخوشی داد باجه و نبونا پاره الهرمه پرسید ما گلت گرنگن ام حس کن گهله بیت گرتن وکی من داخواست جنابته که اساس کنم با پیامک بود با هموا مزگرد بینه کردن یا جو کنفرانس بیت اساس کن سر اری اف مکانیزم ام طرحت کن حمایت دولی چارچوب هرم کردستان حتی چند ممکنه دهت کردن یا نه
مەژی تێبگەینن ئەم گەلێک ڕوونێن ئەفعالیەتە خزمەت ئەملەتێ کوردێت خزمەتە ئەزمونامانە تەویدایانە هەکەنە خۆمژی نەدیژی ئەزمونا خۆینم نەدیژی وڵاتی خۆینە مەژی هەموو چاوێل وێ ڕۆژیامژی بنە خوددانێکیانێکی سەر بخۆ علاقەت ویشەوەی تعدەلمانێتەکردن زۆر جانە ئەم سەدایمە بەرە دیماوەیەکی بەچولی تنی من بێت ئەسپسیارێکیش جەنابێتە بکەم توت بێژی ئەڤال شنگارێک چێبووی ئەو ژیوەکو ئەڤێندیên هەمیên چووی دێتنی هەندێکستران و جێڕۆک و جیوان و لێمینن یان دێت تشتێکی دەستکەفتی لێمینیت و ئەvە ببیتە خاڵک هەمی کەس بزانن ئەف تشتە چێ بوو ئەس باوەڕ بکەم کارەساتە شنگارێ ئان فەرمانە هەفتوی چارێ جێوازیەکە گەلەکە مەزن گەل فەرمانە دیێت سەری ئێزدیا دەهاتی ژبەرک و تنێ چیرۆک و قەسەد نۆکەتێنە بەگواستن بینی ئەبێژی شانسێ هەوە ئەم بێژین شانسێ ئێزدیا مامۆستاکۆت گەل ڤی وەختێ لەزەیە هەمی تشت هاڵیە ئەم بێژین تۆمارگرن بەرهەندێ بیدەن تەکنۆلۆژیا ڕاگەهاندنێ گەلک ڕۆلێ خۆتە دەدی دیسان هاتە بەرچافکردن ئەو هێرشا ینی چەند دشکەر بوو کیم بوێت زدە ئێزدیا داعش هات بوو ئێزدیانە هەیە بتیان پێ حقیقەتێ بزانین داعش هات بوو ئێزدیا قڕ کرد لێ سپاس بۆ خودێ ئەو ملەتی خۆلبەر هەفتوی چار فەرماناگرتی هەردەمینێت و هەردەمینێت ساخت زۆر ئەم سەدایمە بەرە دیمەهەیەکی بە چاکە جەنابێتە فەیفەکە دیمەهەیەکی هەبیت وەڵا سوپاس بۆ تۆ بۆ بێدەریێ سیویت کەم ئەف ساڵ یەکەمین ساڵ بەگەرا کارەساتە شنگارێ بتە جێ هەندێ بتر خەڵکی ئێزی لێک نێزیک بتەیەوە داخوازیێت مەبنەیەک داخوازش حکومەتە هەرێمێت کەم هەموو دام و دەستگێت خۆ هەرچی سەرۆکاتە بتر عەقلانەتر و ژیرانەتر تەعاملێت گەلمەلە فێزیا بکەن و دەرگەیە گفتوگوێل گەل گەنج و چالاکوانی ئێزدی بکەن مامۆستاکەتە فەیفەکە دیمەهەیە وڵی داخوازامەنە دماهەیەکێ ئەوە و شێزێت هەفەیمانشی و ئەینێش حکوومەتە عراقە فدرالش وەزارەتە پێشمەرگە کوپەلە بێتەکردن دەبێت ئێزدیا بێنە ڕزگارکردن ئاوادانکردن لێ بێتەکردن بتر پوتەدان پوان گەنجێت توان کەمپا دەبێتەکردن دەلیبێت کاری گوان بێت دانان میزانیەکش حکومەتە کوردستانیش حکومەتە فدرال بێتە دانەک و ئاوادانکردن سەرش و ینی شنگار وێران بوو ئاوادانکردن لێ بێتەکردن دا و خەڵکە دیسان زۆرتە سەرجێ هەردوو مامۆستایان بەڕێز زۆر زۆر سپاس جەنابێت و این میوان بوو گەلماڕوی نوشتن گەلوە جێ سەرفەرازیە زۆر زۆر بەلی بینەرێن هێژا و خوشتی بێ چەندێم گەشتە دیمەهەیە کە خەلەکە ئەبروکەیە بەڕنامە هەوای ڕۆژانە ئێوارە بادینان هیڤیا منەوەشیاوم پیچە خزمەتە هەوایەن هێژا و خوشتی بکەین تامۆهین و خەلەکە کادیاوی بەڕنامەی ژێر چاودێریە خودای مازندا بم خاطرەوە